انجمن گشتی پیدا پروژه سیک درباره معلومات که کسین کوچه دروی روجاوای کردستان جیان دکن درخواست کو تیدا مفد خود دستکاریت معلومات کن خلق دبکه لگوری کو ده پروژه سیدا هاتیه غائب او کسی کو هلگری رگزنامه سوریه او کسین کو مکتوم القید ویانجی ین کو رگزنامه سوری جوان هاتیه استاندن ده سرجمیریا آورته سال 1962 ده ولە دەربەی سووریێ ژیان دەکەی و تو کەسێک ژێ کەس و کارێنویەن پلەیەک و پلە دوو لە سووریە نینەن هەروەها پرۆژەسە پێدێتەوە معلومولکێن غائب لە خودگرێن منقول و غیر منقول وەکەکو پێدە دەبێژێ کۆمیتەیەک ژێ 11 کەسانش بۆی پاراستن و نوکردنا معلومولکێن غائب بۆی وەرێ پێکانین و دوو کەس وێ سەرپەرشتیا کۆمیتەیە بکن و وێ ببنە برێکارێ غائب دە معلومولکێن ویدا بتەنێ نکارنکرین و فرۆتنێ بمال و ملک دەبکەن بریارە پێدێ معلومولکێن تەڤایەوان کەسان لە خۆت دەگرێت و ژە دەربەی خاکە سووریە ژیان دەکەن تەڤایە گرێبەستێن دەربارەی معلومولکێن غائب دەهاتنە کرێن دەمکینە دەدەما سێمهاندا کۆمیتەیەک و هاتی پێکانی نوێ دووچوونێ و شۆپاندنێ دەگرێ بەستان و مولکیەتێ دەبکێ هەروەها پێدا دەبێژە دەماکو کۆمیتەیە بریارەکستان جمافێ غائبە و یانجی هێنکو زیان پێگەهشتیە دەدەماسی ڕۆژیدا عەتیڕادێ پێشکەش بکێ کۆمیتەوێ دەدەما هەفتیەکەدا لێکۆڵین و خواندنێ دا عەتیڕادێ دەبکێ هەر بریارێک ژێ کۆمیتەیە وەرێستاندن ژێ هەڵوەشاندنەیە لە پێشیا دیوانە دادوەریە جوواکی و بتایبەت ئەو بریارەک و لەسەر پەریان کێشە دروست دەبن ئەو ژی دەدەما 15 ڕۆژاندا ژێستاندنە بریارێ و دەرکەتناوێ هەروەها لێگۆری پرۆژەسە پەیدێ ژمافێ کۆمیتەیەک و معلومولکێن غائب بکرێ بدێ و بەرهێنانێژی بکە و داهات بکەونە خزمەتە گەشە پێدانە جوواکی دە و ئەرکە لەسەر کۆمیتەیە کاروبارێ معلومولکێن غائب بڕێڤە ببێ دەما غائب یانژی کەسوکارێنویەن پلەیەک و پلە دۆ ڤەگەڕیان معلومولک وێ ڤەگەڕنە بۆ خۆدانێ خوا دەمادە 12دا پەیدە دەبێژێ ئەگەر غائب و کەسوکارێنوی نەڤەگەڕیان بۆ دەما 1 ساڵێ خۆدانێ ملک وێ بەشەکەی ژ معلومولکێن خوا ژە دەست بدێ ئانگۆ ڕبەکێ ژێ معلومەلک و ئەو معلومولکێ ژە دەست هاتیدان بە بریارە ئەنجومەنە گشتی و یا جێبجێکارە سەر بە پەیدەڤەوێ بەگەڕن بۆ خۆدانێ خوا هەروەها پێدا دەبێژێ هەر کەسێک بەروڤاژیە وێسای معلومولکێن غائب بدێ کرێ و یان ژیوە بەرهێنانێت تێدە بکێ وی دەمیوە وەرێ سزادان و سزاژی ئەوە غەرامەیە 5 ملیۆن و زیندانیکردن بۆ دەما 1 ساڵێ و دەربارەی معلومولکێ غائبێ ئاشووری و سریانیان کۆمیتەیەک ژوان وێ وەرێ ئاواکردن و لەگۆری وێ بریارێ وێ دەستێوەردانێت معلومولکێ غائب دەبکێ لێ گۆری پرۆژە بریارە پێدێتەوە بریار و گەشتاندن و ڕسوماتیان بەروڤاژیە وێ ئێسایە وێ وەرنە هەڵوەشاندن و ئەو پرۆژە ئاساژ ڕۆژە دەرکەتنێ کار وێ پێوەرێکردن